ئێمە لەگەڵ هێشتێتی و پارتیا بە هیچ شوێکدا نانیشین، هیچ کۆبوونێکیشمان نییە، هیچ کۆبوونێکیشمان نابێت. ئەوە لە منی وەرگرە لە هەرێمە هەتا خۆمان حکوومەت تەشکیل نەکەن لە هەرێمە معارەزەین و لە بەغایە لەسەر ئەساسی ئەوە ئەمێنێ ئایا فەزایکی وەتەنی هەیە ئێمە تیایبین، فەزای وەتەنی بەمانای ئەوە ئێمە نامانەوێ بچین لەگەڵێکی و پارتیا ڕێککەوین بۆ ئەوەی مەسەلە بچینە بەیەکەوە بڕۆین بڵێن بیتی کوردی بەیەکەوە بڕۆن بۆ شتێک. ئێمە دەرەوەی ئەم بیت و شتانەین، ئێمە لەگەڵ ئەوەین ئەگەر وەکو خۆمان پێمان ئەڵێن وەکو هەڵوێست بێ ئێمە وەزیرتیان دێنین بۆی دیفاع لە خەڵ، ئێمەش وەزیرەکان ئەگە وەزیرمان نەبێ بۆچیمانە ئێمە 18 خاڵمانداواتە لایەنە سیاسیەکان لە عێراق، ئەم 18 خاڵە خۆی دۆزێتەوە لە تەوتین، خۆی دۆزێتەوە لە سوتەمەنی، خۆی دۆزێتەوە لە دەرمان، خۆی دۆزێتەوە لە پارەی گەرمی جوتیاران، خۆی دۆزێتەوە لە تعریفەی گومرکی لە هەرێما کە 270 جۆر تعریفەی گومرکی کە 200 باج 200 سەرانەیە، تعریفەی گومرکی نییە، هەر بە کوتەوەرەقەیەک مەسرور دەری کردووە و بە کوتەوەرەقەیەک لە خەڵکی پارە وەرەگری و کەس نازانێت مۆزوع چییە. ئەمە ئەبێ بەپێ قانون ڕێک بخرێ، ئەبێ دستورەڵێ ئەڵێ هەموو باجێکوانە بەپێ قانون ڕێکەخرێ، نە قانون هەیە، نە هیچ هەیە، نە پەرلەمان هەیە، ئێ بەچی ڕێکی خرێ کوتەوەرەقەیەکی دەرکردووە بە دڵی خۆی پارە لە خەڵک وەرەگرێ. ئێمە ئەمانە نەیەڵین، ئەجا چەندێک ئەتوانین ئەوە خوا قوتمان بدا هەرچیمان پێ بکرێ ئیکین بۆ نەیشتنی ئەمە خاڵەکانمانە. ئەگەر خۆیان جێبەجێ بکەین مەڵێنەوە بێمە وەزیرمان ناوێت، ئەگەر بڵێن کاکە بە وەزیرەکە خۆتان وەرن با جێبەجێ بکەین ئەو شەڕ تەبیعیە، ئەمە ئەچین بە وەزیرەکە خۆمانەوە جێبەجێ بکەین.